من لەماوەی ڕابردوودا ئەم مەترسیەی ئێستەی کە لە ڕۆژانی ئایندا بەڕێوە ئێستەش دەستی پێ کردووە کە پەیوەندی بە گرانتربوونی نرخی بەنزین و گازوایل و نەوتی سپی و LPG غازەوە هەیە. چەندین جار بەیاداشت بە لێکۆڵینەوە بە ڕاپۆرت داومەتە ئەنجومەنی وەزیران، بەڵام بەداخەوە تا ئێستا کاری پێ نەکراوە، بە قسەمان نەکراوە. ئێستا ئەمەی لێرە خەینە ڕوو بە شاهیدی ئێوە و خەڵکی کوردستان، ئەگەر لە ماوەی ئەم دوو هەفتە ئەم پلانە جێبەجێ نەکرێت کە هیچ کولفەیەکی دارایش لەسەر حکومەت ناکەوێ، نرخی بەنزین و گازوایل و نەوتی سپی و غاز بە شێوەیەکی زۆر بەرچاو گرانە بێت. لە سەدا هەفتای بەنزینی کوردستان لە ئێرانەوە دێت. ئێستا ئێران بەهۆی ئەو دۆخە تایبەتەی کێتی بەنزین نەوتی سپی گازوایل لە ئێرانەوە بۆ کوردستان ڕائەگیرێت. ئەوەی کە دێت کۆمەڵی مەوادی پترۆکیمیاوی مەترسیدارە کە ڕیفۆرمەیتە، میکس ڕیفۆرمەیتە، زایلینە، تەورێزی قورسە، MTBE، ئەمانە مەوادی موسەتەنن لە کۆمەڵێک پاڵاوگەی بێمۆڵەت تێکەڵەکرێن، کوالێتی سیارەش تێکەدا، مەچینەی سیارەش تێکەدا و بەگرانی شەفرۆشێ. ئەگەر ئێستا 800 بێ بەلای کەمەوە ئەم مادە مەترسیدارە سەرەتانیە خراپە ئەبێتە 1000 بۆ 1100 بەنزین لە دوو هەفتەی ئایندا. ئەم پرۆژەی ئێمە گوێمان لێ گیرێ بە قسەمان نەکرێ ئەبێتە 1300 دینار، ئەوەی کە بەنزینە، ئەویش ئەگەر لە دووبەیەوە بێت. ئەمە بۆ گازوایل ڕاستە، بۆ غاز ڕاست. بەڕێزان لە ماوەی ڕابردووە بینیتان LPG غاز زۆر گران بوو، ئێستا گرانتر بووە. تەنێ غاز ئەگەر دەستت کەوێ لە کاتێکە غاز لە دەرەوە نایەت، قادرکەرەمە لە 650,000ەوە بۆ بە ملیۆن و سەد. ڕاستە ئێستا هۆکارەکەی ئەوەیە ئینتاجی داناغاز لە 1020 تەنەوە کەمی کردووە بۆ 520 تەن، واتە نیوەی کەمی کردووە، بەڵام ماتا 26 مانگە. پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بۆ غازەکە کۆنتڕۆڵی معمەلەکانی غازکە، چونکە معمەلەکانی غاز بەشێکی ئەو حسەی وەریانەگرت بە بازرگانی بە گرانیان فرۆشتەوە. ئەوە کەی تریشی کە غازی بەنزی خانە و چییە سعری بازرگانیەکە مەحدود کرێ. چی بکەین بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا؟ من ئەمێ لێرە ڕەنگە زۆر کەس لە خەڵکی کوردستان ئێستا ڕۆژانە متابعەکەن بڵێن نەوت بۆتە 83-84 دۆلار، 83 دۆلار لە بەرمیلێ نەوت. ئێستا کە من لەگەڵ ئێوە گفتوگۆکەم صافی 30 دۆلار ئەمێنێتەوە بۆ حکومەتی هەرێم خەزێنە. زۆر خراپە. بە 11 دۆلار کەمترە فرۆشێ، لە 150 بۆ مەسروفە ڕوا صافی 42 ئەمێنێتەوە 30 دۆلار ئەمێنێتەوە. ئەگەر هەر ئەم نەوتە خاوە ئێمە نەبووە لە دنیا لە هیچ شوێنێکی دنیا نییە نەوتی خاوتە بێ، پاڵاوگەت هەبێ، نەوت نەپاڵێوی بچی لە دووترین شوێنی دنیاوە بەنزین بێنی، کولفەی نەقڵەکەوێتە سەرت، گومرگەکەوێتە سەرت، قازانجی بازرگانەکەوێتە سەرت، قازانجی پاڵاوگەیەکەوێت سێن. نەتیجەکەی ئەمەیە. ئێستا پاڵاوگەی بازیان قەیوان ڕۆژانە توانای 35,000 بەرمیل نەوتی هەیە بۆ عێراقی پاڵێوێ، واتە عێراق نەوتە خاوەکەیە داتێ، ئەم ئەی پاڵێوێ منتوجەکەیە داتەوە عێراق، واتە هەموو منتوجەکەی. حکومەتی هەرێمی کوردستان خۆی ئامادە نیە نەوتی خاودار بکە. پاڵاوگەی کار بە تەنیا ئەتوانێت لە 180 بۆ 85 پێداویستی کوردستان دابین کا توانای پاڵاوتنی 175,000 بەرمیلی هەیە، 25,000 بەرمیلی بۆ حکومەتی هەرێمی نیشەکە لەگەڵ پاڵاوگەی لاناسە. ئەگەر ئێستا حکومەتی هەرێمی کوردستان خۆی نەوت بپاڵێوێ، من دڵنیاتانەکەمەوە بەنزین بە کوالێتیەکی باش، نەک ئەو مادە مەترسیدارەی لە هەمووی مادەی کیمیاوی مەترسیدارە بەڕێزان دڵنیا بن. سیارەت تێکەدا نسبەی سەرەتان کە ئێستا لە ڕۆژێکە 20 کەس تووشە بێت، دڵنیا بن ماوەی کتر بە ئەندازەیەکی مەترسیدار زیاد دەکات. مۆلیدەکان خراپترین گازوایل بەکارێن. ئێستا فەحسی گازوایلی هەرچی مۆلیدەیە لە کۆڵانەکانە ڕاگیراوە لە بەرەوەی گازوایلەکان هیچی لەژێر فەحسا دەرناچن. تۆ دێی بەنزینەکە ئەفرۆشی تۆ بە پارە بە نرخێکی گونجاو بە خەڵک لە ناوخۆ لە دەرەوە نایەنی، بەس کولفەی نەقڵ بگەڕێتەوە، گومرگ بگەڕێتەوە، قازانجی پاڵاوگەکانی دەرەوە بگەڕێتەوە بۆ هەرێم، بەسە بۆی نرخی بەنزین دابەزێ. گازوایلێکی باش بۆ مۆلیدەکان و نەوتی سپی بۆ ماڵان دابینەکە، ئەتوانێت نەوتە ڕەشەکەش بفرۆشە و بنێرێتە دەرەوە. ئەبێ حکومەتی هەرێمی کوردستان هیچ حەلیەکی نییە جگەلەوەی ئەمە. چ منطقێ لەوایە؟ لە هەرێمی کوردستانەوە بۆ نمونە نەوتی خاو بڕاتە تورکیا یا دوبەی یا کوێ،
لەوێ بیپاڵێوێ نەوتەکەی خۆت قازانجی پاڵاوگەکە لێ وەرگێ قازانجی بازرگانەکە لێ وەرگێ قازانجی گومرگەکە لێ وەرگێ قازانجی نەقلەکە لێ وەرگێ بێین تۆ لێرەوە بیخەیتەکە پاڵاوگەکانی خۆشت ئیش نەکە بیانوویەکەیە گوایە نەوتەکە هەمووی پێشوەخت فرۆشراوە ئەمە بیانوویەکی منطقی نییە بیانوویەکی ڕاست نییە چونکە ئێستا توانای ئینتاجی هەرێمی کوردستان 450,000 نەوتە و بۆ LPG-یەکەش لە دوای 26 مانگەوە ئینتاجی داناغاز وەک خۆی لێتەوە زیادەکە ئەبێ کارگەکان کۆنتترۆل کرێ هەولێر 13 سیارەیەوێ ڕۆژانە 13 بێ نەک 20 بدرێتی و حوتی بفرۆشێ لە ژێرەوە و سلێمانی چەندێکە حسەی مەعمەلەکان وەکو خۆی ئەوەی تریشی ئەمێنێتەوە لە ژێر کۆنتترۆڵا بێ بۆ بەنزیخانە و بۆ ئەوە چکەشت خەڵکێکی زۆر سارەی کردووە بە غاز لە پڕغاز گران بوو و بۆ ماڵان و شۆفاش و تا دواتر بۆیە من ئەمەم پێشتر ئێستا بە پوختم باس کرد بە لێکۆڵنەوەیەکی زۆر وەکو سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتەکان نردومە بۆ حکوومەت لێرەش دیسانەوە تەکید یەکەمەوە لە 2 هەفتەی ئایندا ئەم پرۆژە ئیشی پێ نەکرێت چکە یەک قەرارە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران لە کۆبوون ناتوانێم قەرارە بە دڵنیا بن ئەو نەوتە سپیش کە ئەڵێن ئێستا نەوتی سپیش گرانە بێ بۆەوەی ئێران و ئەگەر خۆیان اعتیمادکەن بەسەر بەغا ئەو بڕەت دەست ناکەوێ هەموو ماڵێ نرخێک بەرمیلێ نەوت وەرگێ بە نرخێکی کەم مەبەستم بۆ ئەمەتان پێ بگێنم و من هەموو کارێکی پەرلەمانیشم لەسەر کردووە بەڵام پێم وا بوو دروستکردنی ڕای گشتیش بۆ ئەمە لەوەی خەڵک بزانێت گرنگە کاکەگیان من سەرۆکی لیژنەی وزە و سامانە سروشتیەکان ڕۆژانە بۆ پاڵاوگەکان بە دوواداچوونەکەین بۆ خاڵە سنووریەکان لەگەڵ ئێران لەگەڵ بازرگانەکان ئەمە نەتیجەی بە دوواداچوونە ئەمە نەتیجەی بە دوواداچوون چەندین پسپۆڕی کیمیاوی هەیە لە بواری کیمیا لێکۆڵینەوەی کردو دوو من پێتەڵێم ئێستا بڕۆن بۆ بەرهەمەنەوتەکانی سلێمانی بڵێن ئایا گازوایلی مۆلیدەی کۆڵانەکان تێکرێ هیچی فەحسەکرێ نەخێر ئەو دووکەڵە ڕەشە کە لە مۆلیدەی کۆڵانەکانایە ئەوە ژەهرە ئەکرێ بە قورگی خەڵکا بۆی تووشی سەرەتان ئێمە وەکو پەرلەمان من جوودی خۆم کردووە ئەبێ حکوومەت تێبگا هیچ حلێکت نییە وڵات نییە لە دنیا باوەڕی بە پیشەساسی نەوت و پترۆکیمیاوی نەبێ لە کاتێکا پاڵاوگەت هەیە من لە ئێوە پرسم معقولە پاڵاوگەیەک بای 2.5 ملیار و زیاتر بێ دۆلار بەڵام ئیشی پێ نەکرێت بڕۆی لە ئێرانەوە لە شوێنی زۆر خراپەوە مەوادی پترۆکیمیاوی بێنی بیکەی بە قورگی خەڵکەکەی خۆتا پاڵاوگەی کار بای 2.5 ملیار دۆلار زیاتر لە دوای مؤتەمەرەکەی هەولێر ئەوەی ڕەبتی بەوەی باسی ئیسرائیل و عیلاقاتی ئیسرائیلیان کردو هەدێت عەرەب و ئەوانە ڕاگیراوە بەڵام ئەوەش هەلیەم ئەزمە ناکە خواست لە بەسەر بنزین لە کوردستانە نزیکەی 5 ملیۆن لترە ئەوان هەر ملیۆنێکیانەنا بەڵێ گرنگە بەڵام کێشە دروستەکە لە چەند بنزینخانەیە کە توانی بیدەی بۆ نمونە بە 690 هەمووی ڕووەکاتە ئەوێ بنزینخانەکانی تر 1100 بێ نە حەل ئەمە نییە مەسەن ملیۆنێکت هەیە ئێستا ملیۆنێکی کارتەیە 2 ملیۆن بە پاڵاوگەی کار و قەیوان 3 ملیۆنەکەی تر دابین کە لە ڕووی مادیشەوە من بەرپرسم لەم قسە هیچ کولفەیە ناکەوێتە سەر حکوومەت ئەو وڵاتانەی دنیا هەمووی بنزینە و پیشەسازە بەس 12 دۆلاری داشکاندنت بۆ بگەڕێتەوە 10 دۆلاری کرێی بۆریت بۆ بگەڕێتەوە چکە تۆ لە ناوخواردنەوە تەپاڵەوی 10 دۆلار نادەیتە کرێی بۆری 12 دۆلار داشکانت نییە بۆ نەوتی برێند ئەمە بەسە بۆ ئەوەی کە بتانی ئەم منتوجانە هەمووی بفرۆشتەوە چکە نەوتی خاوکەی پاڵەوی هەمووی ئەبێتە منتوج هەموو منتوجەکانیش بەپارێ یعنی ئەو نییە بڵێ بەشێکی فڕێدە عقدێ نەبووە قەرار بووە عقد ئەوەیە لە بینی تەرەفەی نابکرێ عقد نەبووە قەرارێک بووە قەراری حکوومەتی عێراق بووە هیچ کام لەمانە حەل نییە حەل لە ناوخوایە لە پیشەسازی نەوتی ناوخوایە ئەگەر نا ئەوانە هەموو شتی کاتین لە لەحزەیەکە عێراقی گرێتەوە ئەوە بۆیە حکوومەتی عێراقیش سە پێ بڵێ لە کاکە نەوتی خاوتێ پاڵاوگەت هەیە بڕۆ نەوتی خاو بپاڵێەوە بۆیە ئەمە حەلە و هیوادار یعنی ئەم مسجە گەشت بێت با وردەکاری خازی شلتان بۆ باسکەم طبعا بەپێی ئەو عەقدەی کە من پێم وایە خراپترین عەقدە لە مێژووە حکوومەتی هەرێمی کوردستانی 1 دۆلاری لە داهاتی غازە دەست ناکەوێت 1 دۆلار ئێستا غازی کارەبا ئەوە هیچ شتێکترمان هەیە پێ و دێ کۆندەنسەیت ئەوە داناغازەی فرۆشێ داناغاز هەموو ڕۆژێ 1600 تەن غازی شلیە بۆ جگە لەم چەند ڕۆژەوتم کە مەکاتەوە بۆی سیانەوە بە 310 دۆلار فرۆشتێتی بە کۆمپانیا پەنی ئەم کۆمپانیا لە سا بەپێ عەقدەکە لەگەڵ حکوومەتە هەیەتی لە سا 60 ئەداتەوە بە حکوومەت بە مەدعوم ئەوەی تقریبا بە 590,000 دینارە بە نەقل و ئەوانەوە واتە لەما قازانجێکی ئەوتۆ ناکە لە سا 60 بۆ خۆی بە بازرگانی فرۆشێ
هاتە حکومەت خۆی ڕێگەی پێداوە بە بازرگانی بیفرۆشێ. ئێستا لە ناوخوا ئەوەنە تەڵەبی لەسەرە پێویست نییە بیبێ بۆ دەرەوەی سە بڕۆ لە بازارە غازی بازرگانی هەبێت تەنی ملیۆنێ دینار زیاترەکە نەماوە. حەلەکە ئەوەی ئەمە کۆنتترۆل کرێ ئەم لە ساها شەستەی مەعمەلەکان نێڵی لێچوونی هەبێ وەک خۆی بچێتە مەعمەلەکان لە سەدا چلەکەی تری بازرگانی سعرەکەی دیار کرێ نسبەی ڕبحی بۆ دیاری کرێ بەراورد بەو پارەی کە داوێتی بەداناغات بەراورد بەو پێشەکەی کە داوێتی چکە پێم وایە پێشەکی نزیکەی 25 میلیۆن دلار دراوەتە کە داناغاز بۆ ماکتە دراسە بکرێت نەک حکومەت دەسی لێبەردا من ئەتوانم پێت بڵێم دەسی لێبەرتراوە غاز دەسی لێبەردراوە نەوت دەسی لێبەردراوە پشکنین دەسی لە کاتێکە ئەمە ئیشێکە هەموو ڕۆژە پەیوەندی بە هەمومانەوە هەیە هەموو ڕۆژە غازەکرین بەنزینەکرین دوو کەڵەکە شەڵە بشین بەڵێ جیاوازی هەیە لەبەر ئەوەی ئەمەی کە پێتان دەڵێ پاڵاوگەی کار ڕۆژانە نزیکەی ملیۆنێک لتر بەنزینی هەبووە ئەم ملیۆنە لترە بۆ دووسێ شوێن قۆرخ کرابوو پێیانەدان بە 620 دینار بەبێ هیچ یعنی ئەدرێتە تۆ نادرێتەمە ئەوانیش لە بەنزینەکانەکانی خۆیان بە تایبەتی سن ئۆیل و هەندێک شوێنی تریش ئەیاندا بە 660 ئێستا دوێنێ من چووم خۆم مەیدانیان لە هەندێک شوێن کار نووسا 730 لە هەندێک شوێن نۆرماڵێکی زۆر خراپتر لە کار نووسا 850 بۆیە دۆسیەی بەنزین گازوایل نەوتی سپی غاز فەوزایە لە کوردستانە من ئەمەی کە ئێستا بە پوختی بەردێکۆڵینەوە بەش بەش هەموویمان ئاراستەی حکومەت کرد یەکەم کاتێک کە تۆ لە ناوخوا پیشەسازی بەنزینت نییە اعتیماد دەکەیتە سەر دەرەوە ڕەبتە بێ بە نرخی نەوتی عالەمیەوە ڕەبتە بێ بەو ڕەگومرگەی کە وەرەگیرێ ئەو مەوادە پترۆکیمیاویاتانەی کە باسم کرد زۆر خراپ شەوانە سەرباری ئەوەش لە خاڵە سنووریەکان هەموو تەنێک 170 دۆلاری لێوەرەگیرێ ئەمانە هەمووی ئەبێ بە کولفە و لە نەتیجە گرانە بێ